سڵاو بەڕێزان و بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش هاتوومەتەوە لاتان بۆ بەرنامەی لێکدانەوە هەڵوێست زۆر دڵخۆشم کە جارێکی تر دەبمەوە میوانی ئێوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە لێکدانەوە هەڵوێست لە بەشی یەکەمدا باز لە بابەتی نان کار مەسکەن و ئازادی لە بارمتەی کۆماری ئیسلامیدا دەکەین و دەچینە ناو قوڵایی ئەم پرسە هەستیارە پاشان لە بەشی دووەمدا ڕوو دەکەینە بابەتێکی گرنگ ئەویش چوونە سەری نرخی دەرمان لە 4 مانگدا بە 4 قاتە و لێکدانەوەیەکیش بۆ ئەو باسە دەکەین لە کۆتاییشدا بە کورتی باسێک لە غەریبیەکی بێکۆتایی نامەیەک لە کچێکی گەنجی ئەفغانستانی و دەخینە ڕوو لەگەڵمان بن بۆ ئەم بەرنامەیش نان کار مەسکەن و ئازادی لە بارمتەی کۆماری ئیسلامیدا ڕزگاربوون لە کرێنشینی ئاواتی بە ملوێن بنەماڵی ئێرانیە بە شێوەی مامناوەند نیوەی سەرجەم داهاتی بنەماڵە کرێکاریەکان و چینی مامناوەندی خوارەوە لە ئێران سەرفی کرێماڵ دەبێت هەبوونی سەرپەنا و ڕزگاربوون لە کرێنشینی یەکێک لە ئاواتەکانی هەموو بنەماڵەیەکی کرێکاری و دەستکورتە لەم کۆمەڵگایەدا بۆ ماوەیەک بەشێک لە کرێکاران و خەڵکی کەمداهات دڵیان بەوە خۆش بوو کە بە پێکهێنانی شرکەتی تاوانی مەسکەن و پرۆژەی هاوبەش دەتوانن هیوادار بن کە دوای چەند ساڵ لە کرێنشینی ڕزگاریان دەبێت ئەم شرکەتانە تەنانەت نەک ئەندامی شرکەتەکانی نەیانکردن بە خاوەنی ماڵ بەڵکو لە زۆر حاڵەدا تەنانەت پارەی پارەسەرەتایەکەی خۆشیان دەست نەکەوتەوە بەڵام سەرڕای ئەوەش لەم پرۆژەیە بەکردەوە زۆربەی هەرە زۆری هەژاران و بێخانە و لانەکانی ئەو وڵاتەی نەگرتەوە بنەماڵەیەک یان ئاوارەیەک و کارتۆن خەوێک کە پۆلی سەرەتایی بۆ دەست پێکردنی ئەم پرۆژەیە نەبێت و یان شرکەت تەعاون گەلێک کە زۆربەیان تەنیا لەسەر کاغەز بوونیان هەیە نەتوان ڕێگایەک بۆ دابینکردنی ئەم پارەیە بێننە بەردەم خوازیارانی مەسکەن بەکردەوە هیوایان بە دابینبوونی مەسکەن لە چوارچێوەیە هەر ئەم پرۆژە شکست خواردووەشدا دانابێت گەلێک لە خەڵکی کەمداهات بۆ دابینکردنی پارەی سەرەتایی تەنانەت دەستیان داوەتە فرۆشتنی کەلوپەلی ماڵەکانیان لەمڕۆدا بەشی زۆری داهاتی کرێکاران و خەڵکی هەژار بۆ کرێماڵ خەرج دەکرێت و کرێماڵیش لە چەند ساڵی ڕابردوودا لە سەروی کاڵا گرانبۆکانی پێداویستی خەڵک بووە گەورەترین دڵەڕاوکەی ئەم بەشە لە خەڵک کە زۆربەی هەرە زۆری کۆمەڵگای ئێران پێکدێنن هەبوونی سەرپەنایەکی تەنانەت چکۆلە و سەرەتاییە کە بتوان تێیدا بژین کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە و لەژێر کاریگەری فەزای شۆڕژگەڕانی کۆمەلگادا لە خاڵی سیویەکی قانونە ئەساسیەکەیدا مافی هەبوونی مەسکەنی بۆ هاوڵاتیانی ئێرانی بە ڕسمێت ناسی دیارە ئەم خاڵەش لەلایەن ڕژێمی دیکتاتۆر و گەندەڵی حاکم بەسەر ئێراندا وەک باقی ماف و ئازادی سەرەتایەکانی خەڵک بە توندی پێشێل کرا زۆربەی خەڵکی هەژار یان بێماڵ و مەسکەنن و یان لەو ماڵانەدا دەژین کە پێکهاتێکی کۆنیان هەیە و تەنیا بۆ ڕووخاندنە بن هەموو ئەو ماڵانە لە پاڵ ماڵە تازەکاندا کە یاساوڕێسای ئیمەنی لە وڵاتێکی سەرهێڵی بوومەلەرزە وەک ئێران تێدا ڕەچاو نەکراوە بە نائەمن بە ئەژماردێن و لەم بەرامبەر ئەم لە بەرامبەر هەموو بڵێن بەڵایەکی سروشتیشدا لە مەترسیدان لە ئێرانی سەرهێڵی بوومەلەرزەدا سەرەکیترین مەرجی ماڵێکی گونجاو دڵنیابوون لە ئەمنیەتێتی ڕژێم لە هەموو دەورەیەکدا بە شێوەیەک خەڵکی بە هیواداربوون بە خاوەنی مەسکەنێکی گونجاو سەرگەرم کردووە تەرحی مەسکەنی مێهر یەکەم پرۆژەی ڕژێم بوو لە چاوەڕوانی ڕاگررتنی خەڵک نەبوو لە ئەگەریمانەوەی حکوومەتی ئیسلامیشدا دوایین پرۆژەی شکست خواردویان نابێت لە ڕاستیدا تا کاتێکی کە ڕژێمی کۆماری ئیسلامی لە سەرکارە و نان کار مەسکەن و ئازادی خەڵکی بە بارمتە گرتووە هیچ گەڵاڵێک لە بواری خزمەتگوزاری گشتی تا چارەنووسێکی باشتری لە چارەنووسی شەرکەتی تەعاونیەکانی پوچەڵ و بێناوڕۆک نابێت دەستگایەکی ئیداری گەندەڵ کە ئەم ڕێژێمە لە داوێنی خۆیدا پەروەردەی کردووە ناتوانێت پرۆژە ئابوووریەکانی جێی سەرنجی خۆی ڕژێمیش بە ئەنجام بگەێنێ جا چ بگا بە بەڕێوەبردننی پرۆژەی پەیوەندیدار بە خزمەتگوزاری گشتی و پەیوەندیدار بە کرێکاران و توێژەکەم داهاتەکان بۆ ئەم ڕژێمە ئەولەویەت هەمیشە سەرکوتی خەباتی ڕەوا و ئازادی خوازانەی خەڵک و زیندانیکردنی نایرانی بووە ئەم ڕێژێمە هیچ داواکاریەک بەبێ ئەوەی کە لەلایەن خەڵکەوە بخرێتە ژێرگوشارەوە و حەز بە مەترسی بکات دابین ناکات خەڵکی بێمەسکەن و کرێنشین بۆ دەسەپاندنی داواکاریەکانیان بەسەر ئەم ڕژێمەدا دەبێت بزانن
بێجگە لە گوشارخستنە سەر لە ڕێگای حزوری ملوێنی خۆیان لە مەیدانی خەباتی کۆمەڵایەتی داواتە ڕێگایەکی تریان نییە. بێگومان لە وڵاتێکدا کە لە ڕووی سەرچاوی سروشتی و ژێرزەویشەوە لە زومرەی دەوڵەمەندترین وڵاتانی جیهانە ئەگەر دەسەڵاتی سیاسی بکەوێتە دەست خاوەنانی بەرهەق و بەتوانە و هاتاکرێکاران و شۆڕاکانی پێگاتوو بە ئیرادەی ئازادی خەڵک لە ئاوا وڵاتێکدا بەم هەموو سەروەتە و بە هێزێکی داهێنەرانەی لە بن نەهاتوو کە لە ناخیاندا هەیە گرفتی مەسکن و گشت ئەو کێشە و گرفتە ئابووری و کۆمەڵایەتیانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی خەڵکیان تووشی فەلاکەت کردووە چارەسەر دەبن. بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە کۆتاییمان با لێکدانەوەی ئەم بابەتەش هێنا. پاش پشوویەک و ناوبڕێکی کورد دەگەڕێمەوە خزمەتان بە بابەتی چوونەسەری نرخی دەرمان لە 4 مانگدا بە 4 قات کە بێگومان بابەتێکی پڕگرنگ و هەستیارە. لەگەڵمان بمێنەوە.
چوونەسەری نرخی دەرمان لە 4 مانگدا بە 4 قات. وێڕای چوونەسەری سەرسوڕهێنەری قیمەتی هەموو پێداویستیەکانی ژیان بە پێیدان پێدانانی بەرپرسانی دەوڵەتی نرخی دەرمان لە سەرەتای ئەم ساڵەوە بە 4 قات گرانتر بووە. ئەوە لە حاڵێکدایە کە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ڕایگەیاندووە کە توانای پەرداختی ئەو بڕەکەمەش لە هەزینەی دەرمان کە دەکەوێتە سەرشانی ئەو ڕێکخراوە دەوڵەتیە نیەتی. هەروەها ئەوە لە حاڵێکدایە کە بەعزە دەرمانێکیش هەردەست ناکەوێت. لەم ناوەندە نەخۆشە تایبەتەکان وەکو دیالیزی و ئەوانەی تر دەرمانەکانیان بە سەختی دەست دەکەوێت و لە بەرکەمی دەرمان بەرەو ڕۆی مەترسی مەرگ دەبنەوە. زۆرێک لەو دەرمانانی کە نەخۆشە تایبەتەکان پێویستیان پێیانە کەمن یان هەردەست ناکەون و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نەخۆشەکان ناچار بە دانانی هەزینەیەکی چەند بەرابەر بن بۆ دەستە بەرکردنیان. لە لایەکی دیکەشەوە بەرهەمێنانی نێوخۆیی بەشێک لەم دەرمانانە هاودەکردنی جۆری خارجیەکەی کەم بۆتەوە و ئەوەش لە حاڵێکدایە کە زۆرێک لە پزیشکان جەخت دەکەنەوە کە نەخۆشەکانیان لە نمونەی خارجی دەرمانەکان کەڵک وەربگرن. و لە لایەکی تریشەوە تەجروبەی کەڵک وەرگرتن لە نمونەی نێوخۆیی لە هەندێک حاڵتدا سەلماندوویەتی کە نمونەی نێوخۆیی کەیفێتی دەرمانی خارجی نییە و ناتوانێت وەڵام دەرەوەی پێداویستی نەخۆشەکان بێت. سازمانی بەهداشتی جیهانیش لە راپۆرتێکدا ئاماژەی بە بارودۆخگەلێک نالەباری ئاستی سەڵامەتی و تەندروستی لە ئێران کردووە و بە پێی بەراوردی ئەم سازمانەش پلەی سەڵامەتی لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی لە نێو 192 وڵاتی دنیادا 123 هەمینە. لە ئێراندا بۆ هەر 2500 کەس پزیشکێک هەیە. ئەم ڕقەمە لە وڵاتێکی وەکو کوبادا بۆ هەر 170 کەس پزیشکێکە. لە ئێران بۆ هەر 10,000 کەس 14 تەختی بیمارستانی هەیە لە حاڵێکدا کە مامناوەندە جیهانیەکەی دوو بەرابەرە واتە 28 تەختە بۆ هەر 10,000 کەس و ئەم ڕقەمەش لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایەداریدا 64 تەختە. هەر ئێستا بەهۆی هەژاری و بەدخۆراکی بڵاوبوونەوەی هەموو جۆرە نەخۆشیەک ڕێژەی مەرگ و میرینا بەوەخت ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەبێت. کەمبوودە پزیشکی و دەرمانیەکان زیادبوونی نرخی دەرمان خێرایی ئەم ڕەوتەی زیاتر و زیاتر کردووە. هەزینەی فراوانی خزمەتگوزاری پزیشکی گرانی دەرمانەکان لە پاڵگرانی سەرسوڕهێنەری باقی پێداویستیەکانی تری ژیاندا بەهداشت و سەلامەتی گشتی کۆمەڵگای دابەزاندۆتە نزمترین ئاست و بەستنی زیادبوونی تەلەفاتی ئینسانی و کەمبوونەوەی ماوەی تەمەنی لەبار کردووە. ئەمە بارودۆخی بەهداشت و دەرمانە لە وڵاتێکدایە کە لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتی ڕۆنیشتووە. بەڵام تێیدا دەوڵەتێک لە سەرکارە کە هیچ بایەخێک بۆ گیانی هاوڵاتیانی ئەم وڵاتەدا نانێ و هەموو سەروەت و سامانی ئەم وڵاتەی تەنیا لە خزمەتی مانەوەی خۆیدا دەوێت. ڕژێمێکی کە لە ڕێگەی دەستگای نزامی و ئەمنیەتیەوە هەموو سەروەت و سامانەکانی کۆمەڵگای خستۆتە ژێر چنگی خۆیەوە و بەشێکی بەرینی لە بەرهەمی ڕەنج و کاری کرێکاران و زەحمەتکێشانی وڵات دەخاتە گیرفانی کۆمەڵێک نظامی سەرمایەداری چەنایەتکار و سەرکوورگەرەوە و بەشەکەی تریشی خەرجی تیارکردنی دەستگای داپڵۆسین و ناوەندی بڵاوکەرەوەی جەهل و خراپە دەکات وەها ڕژێمێک چ تەعاودێکی لە بەرامبەر بەهداشت و سەلامەتی خەڵکدا دەتوانێت هەبێت. Cara de
غەریبیەکی بێکۆتایی نامەیەک لە کچێکی گەنجی ئەفغانستانیەوە. لە وڵات و دیدارێکدا کە سێبەری دڵتەنگی بەرزترە لە دیوارە بەرزەکانی شار، من ڕێبوارێک لە وڵاتی ئازار چاوم بڕیوەتە سبەینێک کە ڕەنگی خۆرتەیدا زیاتر لە ئارامی دەچێت. کچێکی 21 ساڵم کە خەریکم باری ژیان بە شانە ماندووەکانم هەڵدەگرم. خەرجی خوشکە بچووکەکەم و دایکێک کە دەستەکانی لەبەر زۆری کارکردن قڵەشاون و باوکێک کە پشتی لە ژێرباری مەینەتی ساڵەکاندا چماوەتەوە لە ئەستۆی منە. لێرە لە غەریبی هیوام بەستووە بە ڕۆژانێک کە بتوانم دەستیان بگرم و تامی ئارامی بخەمە سەر لێوە وشک هەڵاتوەکانیان. ساڵ و نیوێکە لە ئێران دەژیم، شوێنێک کە ئەگەر چی غەریبی زۆر دڵمی ئازارداوە، بەڵام چرایەکی هیوای لە گیانمدا هەڵکردووە. لێرە ئەو هەلم بۆ ڕەخساوە کە بخوێنم ئەو ئاواتەی کە لە وڵاتە شەکەت و ماندووەکەم واتە ئەفغانستان بۆ کچان لە ژێروێرانەی شەڕ و کۆنەپەرستیدا بە خاک سپێردراوە. لە ئەفغانستان نەبوونی کار دەستەکانمی بەتاڵ هێشتبووەوە و دڵمی پڕکردە بوو لە شەرم لە بێتوانایی لە بەرامبەر چاوە چاڕوانەکانی خێزانەکەمدا. هەڵاتم نەک بۆ دۆزینەوەی ژیانێکی باشتر، بەڵکو بۆ ڕزگاربوون لەو شێوە ژیانە کە مردنێکی بەشێنەییە. بەڵێ من هاوڵاتیم، پێناسەیەک کە هەندێک جار وەک تیغێک بەسەر پێستی ڕۆحم ڕاکێشراوە. کێشەی زۆرم بینیوە، بێ ئەوەی تاوانێکم هەبێت جگە لەوەی کە جوگرافیای لەدایک بوونم لەسەر نەخشەیەکی هەڵەبوو. ئەمڕۆ کە دەبینم زەمزەمەی دەرکردنی ئەفغانیەکان لەم خاکەشدا دەبیسرێت، برینێکی تازە بە برینە کۆنەکانم زیاد دەبێت. ئایا کەسێک هەیە لە ئێمە بریندارتر بێت؟ ئێمەیەک کە خۆمان لە خۆمان بریندار کردووە. تاڵیبان، ئەو شەمشەمە کوێرانەی کە ناوی ئەفغانی بوونیان لەسەر خۆیان ناوە، بە شمشێری دەمارگرژی و توندڕەوی گوڵستانی نیشتیمانیان کردوێتە بیابانێکی سوتاو. ئەوان زوڵم و زۆرداریان لە بەرگی ئاین پێچاوە و ناویان ناوە دادپەروەری. بەڵام کام دادپەروەری؟ پاکستان، تورکیا، ئەمریکا و ئەڵمانیا هەریەکە بەنۆرەی خۆی دەرگاکانیان داخست. بەڵام ئەوە ئێستا دەرگای ئێرانیشمان خەریکە بەرەو ڕوودا دەخرێت. ئێمە لە وێرانی شارەکەمان هەڵاتوین نەک بۆ تەماح، نەک بۆ ئاسوودەیی بێزەحمەت، بەڵکو بۆ دۆزینەوەی سەرپەنایەک بۆ ئارەزوە بچووکەکانمان کە لە دووکەڵ و خوێندا نێژراون. لەگەڵ ئەوەشدا من دەمەوێت بمێنمەوە، دەمەوێت لەم خاکەدا نەمامی خەونەکەم ئاو بدەم، تەنانەت ئەگەر بای سارد و سەڕی هەڵاواردنیش گەڵاکانی بتەزێنێت. دەمەوێت بخوێنم، کار بکەم، بژیم. دەمەوێت دەنگم، هیوام، بوونم بسەلمێنم. ئەگەرچی ئێمە بێنیشتیمان ماوێنێتەوە، بەڵام بێڕەگ و ڕیشە نین. ئێمە منداڵانی ئازارین، بەدەستی پینەکراو دڵی خوێناوی و چاوانێک کە هێشتا لە بارانی فرمێسکدا دەڕواننە ڕووناکی هیوا. ئێمە دەمێنینەوە، بنیادی دەنینەوە و دەگەشینەوە، وەک گوڵێکین کە لە ناو بەردا دەڕوێت، وەک بڵێسێک کە لە ناو شەودا دەسەمێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەنامەی لێکدانەوە و هەڵوێستی ئەم جارەشمان. سپاس و پێزانینمان بۆ ئێوە. هیوادارم توانی بێتمان زانیاریکی بەسوود و شیکاری دروست پێشکەش بکەین و ڕوانگەی نوێمان خسبێتە بەردەم بیرکردنەوەتان. بە بابەتی نوێ و گفتوگۆی فراوانترەوە دەگەڕێمەوە بۆ خزمەتتان. تا ئەو کات ماندوو نەبن. وەڕس نابیت لە شاخ و شار تەسبێحەکەت هەربا دەدەی، دەنکەکانی دەجێڕیت و ئەویان بەمدا دەماڵیت و لە پڕ ئەمیش ئەودا دەدەی. هەزار بریا من دەمزانی بەو تەسبێحەت دەژمێری، ئەو سەرانەی میرغەزەب و تەوروەشێن فەڕاندیان، ئەو ملانەی منەستورە دابەستەکان شکاندیان، یا ئەو ڕنگوە درۆیانەی کۆمایەک بوو هەر هەڵیاندا بوون بە گرد و ئێستا چیان چ دەژمێری تەواو نابێت. ئەو تانکە
کەرە ملحیزانەی میزەڵدانیان نەوتتیایە قەتار قەتار ئاودین دەبن هەڵتەک هەڵتەک هەر بەڕێوەن وەک تاژی ڕاو چ دەژمێری شیش و شۆفڵ یا سۆندەی ئاو بورغی و بزمار یا قەلابە و گرێدەری دێخمەی خنکاو چ دەژمێری دەرگەوان و قەردەوان و ڕاپۆرت نووسە خوێن ڕێژەکان یا باجگرە لە شاخ و شار دەست نێژەکان چ دەژمێری ئەو پێتەخت و مێتەختانەی لەم لا هەرخۆت تاڵان کەر و لەولا شەرخۆت سامانیان ئەو ئەنفاچی وانەکانەی لەم سەر دوژمن لەو سەر هەرخۆت مامانیان چ دەژمێری 58 لوغمەکەی گارنەر یا 140 قازووخەکەی پۆل بلێمەر ئەو دەستانەی کەبت لە جێی دەست بۆ بردن ئەو دەستانەی دەمت لە جێی دەست بۆ بردن ئەو پێکانەی بە سحەتی جەلادان و قوربانیان لە یەک کاتا نۆشت کردن چ دەژمێری ئەو سەتانەی لە ماوەی چاو کوچانێکا دەبنە هەزار یا سفری ئەو ملیۆنانەی وەکو بەراز دەترەچێن دەبنە ملیار چ دەژمێری و تەواو نابێت ئەو ئابیجی بە شانانەی وەکو حوشتر یەخیان دەدەی یا سمێڵە بابڕە گەسک دەرەکان هونەرمەندانی هونەرگەن ڕۆشنبیرانی فشنبیر یان سەرەبوو سەرەکان چ دەژمێری قورجی گیرا و حەرفی خەساو یا قەڵەمی لە بارەگا و دیوەخانە ماخی دەرپێ پێداکەنراو چ دەژمێری ئەو کەسانەی هەڵت دێران یا ئەوانەی لە مەڵ دوا هەڵیان دەدێری بریا 100 بریا دەمزانی بەو تەزبێحە دەنگ وردە چ دەژمێری